سڵاو بەڕێزان لەم ئەڵقەیەدا دەمەوێت تیشک خەمە سەر ژیان و بەرهەمەکانی یەکێک لە گەورە پیاوانی کورد کە ئەویش مەلا عەبدولکەریمی مدەڕیسە. لەم ئەڵقەیەدا میوانداری زۆر بەڕێز مامۆستا کامەران سوبحانم کردووە کە خەریکی نووسینی بەرهەمێکی گەورەیە لەسەر مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس. مامۆستا کامەران بەخێر بێت. زۆر زۆر سوپاس سۆران. پێش ئەوەی بچینە ناو بەرنامەکە و حەزەکەم باس لەوە بکەیت تۆ خەریکی چیت لەم بوارەدا ینی لەبارەی مامۆستا مەلا عەبدولکەریمەوە. کاک سۆران سوپاس بۆ بەرنامەکەتان، سوپاس بۆ میوانداری، خۆشحاڵم لەگەڵ جەنابتا وەکو هاوڕێکی دیرین گفتوگۆیەکی ئەدەبی ئەو گفتوگۆیەکی جیاواز بکەین لەسەر یەکێک لە عەلامە و زانا گەورەکانی کورد و دنیای ئیسلام مەلا عەبدولکەریمی مدەڕیس. لە ڕاستی هەروەکو جەنابە لە پێشێکی ئاماژەوە پێیا خۆی هەندێک جار ئەڵێن نووسەر هەرش کتێبێکی نووسی وا خۆشترە کە بڵاو بوویەوە خەڵک خوێنەرەکانی بزانن، بەڵام لە ڕاستیە بۆ پێیکە بەس دیعایەش باشە دیعایە ڕیکلام اینجا بەس لە ڕاستیە کابراڵە منیش خۆم دەمنەسرەوت بووم، ینی باسم کردو لە چەند شوێنێک لای جەناب لەگەڵ جەنابیشتا پێشتر کە گفتوگوی بەرنامەکەمان کرد من دەمێ ساڵە ینی لەگەڵ ئیشەکەمان لەسەر بەرهەمەکانی مامۆستا مەلا عەبدولکەریم لە دوو کتێبی پێشووشمان لە خەیاڵەوە بۆ خۆڵ لە ساتە پێش بیرچوونەوە ئیشم ینی بەشێک لەو ئیشانەم لەسەر مدەڕیس بڵاو کردوێتەوە. تقریبا ڕەنگە 3 ساڵ یا زیاتر ناوە چمۆ سەری و خاوە بوومەوە چمۆ سەری و خاوە بوومەوە خەریکی کتێبێکە توان بڵم جیاواز وە تایبەت وە فۆرم و ستایلێکی جیاواز لەسەر مەلا عەبدولکەریمی مدەڕیس. خۆم بەرنامەم هەبوو بەڕاستی لە سەرەتای ساڵی کوردیە لە نەورۆزە بڵاو بێتەوە، بەڵام بەو هێندی التیزاماتوانەوە دواکەوت، بەڵام هیچ شتێک نێتە پێشەوە لە 2025 ئەو کتێبەم لەسەر مەلا عەبدولکەریمی مدەڕیس چاپ و بڵاوە بێتەوە. هیوادارم کتێبەکە لە جێی تمۆحی ئەو خوێنەرانە بێ کە هەواڵ یەپرسنەوە لە تمۆحی ئەو خوێنەرانە بێ شەیدای بەرهەمی مەلا عەبدولکەریمی مدەڕیسن. وەک ئەزانین وەک باس ئەکرێن مەلا عەبدولکەریمی مدەڕیس پیاوێکی مەوسوعی بۆ لەوەچی ئەمە ناتوانین لە بەرنامێکی سنووردارە باس لە هەموو ئەو لایەنانەی بکەین لە بواری شەریعەتە، لە بواری فیقها، لە بواری تەسەوف. ئەمانە من ئەمە لێرە لەگەڵ بەڕێستا کە زۆرتر تەخەسوسی خۆتە تیشک بخەمە سەر لایەنە زمانەوانی و ئەدەبی و شتەکانیەوە. یەکەم جار هەر لە زمان و دەست پێ بکەم. زمان لای مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس چۆن کاری لەسەر کراوە؟ بەڕاستی پرسیارێکی گرنگە بۆ چوونە ناو باسێکی زۆر گرنگتر. خۆتە زانی ئالیەت و چەمک و گرنگترین دەستەواژە لای نووسەرەوە بۆ خوێنەر زمانە، ینی تۆ هەر شتێکە خوێنیدەوە هەر شتێکە نووسی یەکەم ڕەگەزبەرێکەوەی زمانە. جا ئێمە لەم بەرنامە بمانەوە گفتوگۆ لەسەر مدەڕیسکەین ئەبێ لەو دەواازەیەوە لەو وێزگەیەوە قسەی لەسەکەین. من پێم وایە گرنگترین شتێک یا دیارترین تایبەتمەندێتی لە ئەدەبیاتی مامۆستا مەلا عەبدولکەریمە زمانە. چۆن بۆی ڕوونتی بێ بۆ جەنابت بۆ بینەرانیش. خۆتە زانی ینی زمانی کوردی چەند شێوەزار و چەند شێوە لەهجەیەکی جیاوازە. مەلا عەبدولکەریمی مدەڕیس معلومی جەنابت و بینەرانیشە لەسەر شعری کلاسیکی کوردی زۆر ئیشی کردووە، بەتایبەتی لەسەر شێوەزارەکان ئەو شێوەزارانی کە بەم شێوەزارەی ئاخافتنی ئێمە نەبووە، بۆ نمونە بێسارانی شاعیر هەورامی بوو مەولەوی. ئەمانە دوو شاعیرن بەڕێی من هیچیان کەمتر نین لە نالی و لە مناسبە مەلا عەبدولکەریم خۆشێر هەورامیە، بەڵام مەبەستم گۆڕینی زمانەکەی و شەرحکردنی شعرەکانی و ماناکردنی شعرەکانی و ئەگەر گونجاو بێ بڵم شیتەڵکردنی تەکنیکی شعری. ینی من لە ڕاستیە دەمێک ساڵە خەریکی خوێندنەوەی مەولەوی شاعرم، ینی مەولەوی بەس خوێندنەوەی ینی بەڕاستی شارزاکی زۆری بەلاغە نەبیت، ڕەوانبێژی هەم ڕەوانبێژی کوردی هەم عەرەبی و شارزایکی عومقێکی قوڵ و نەبی لە تەسەوفە قورسە لی تێ لە معلوماتە دینەکە. ینی شعری هەیە کە ئەی خوێنیتەوە هەرمانەکەی نازانی، بەڵام ئەگەر سەیریکەی ئەم دیوانەی مەولەویە بە نوعێک مانا کردووە، بە نوعێک شیکار کردووە، بە نوعێک تەفسیری کردووە. ئەگەر گونجاو بێ نمونونەکە چۆن قورئانی پیرۆز کە بەلاغەیەکی قورسە ئەوەی عەرەب بێمەرج نیە لە قورئان تێبگا، ئەگەر تەفسیرێکی نەبێت مامۆساوە تەعاملی لەگەڵ مەولەویا کردووە. بەچی یەکەم
شت بە زمانەکەی لە بێسارانی بە هەمان شێوە تەنانەت شعری شاعیرانی بڵێنەوەی یەکەمی شعری کلاسیکی کوردی هەم مەحوی هەم نالی هەم سالمی ساحب قڕان بە هەمان شێوە مامۆسا لە زمانێکی زۆر دەوڵەمەند کوردێکی زۆر پاراو کە ئەڵەم کوردی پارا و مەبەستم ئەم زمانە کوردیەنی کە ئێسا جەنابەت و من لە 2025 قسەی پێەکەین یا ئێستا شتی پێنووسیم من باسی زمانێکەکەم لە 60ەکان و لە 70ەکانی سەدەی ڕابردووە کە زمانێکی زۆر داخراوە زمانێک بووە توانای گزارشتی زۆر کەم بووە زمانێک بۆ ئاخێنراوە لە بەلاغە و لە وشەسازی عەرەبی و فارسی و تەنانەت تورکی عوسمانیش. مامۆستا کامەران لە پێش بەرنامەیە باسی یادەوەریی خۆت کرد لەگەڵ مامۆستا مەلا عەبدولکەریم لە وەزانەوە لەگەڵ باوکما چوین بۆ لای حەزەکەمە ڕۆک تاریفەیەک بوو. وەڵام ئێمە ئێستا پێش سەر باسی زمانەکەمان کرد ئێستا لە وێزگەیەکی ترا باسی بیرەوەری و یادەوەریەکەین لە ڕاستیە من لە ناوەڕاستی هەشتاکان نبوو دوو جار لەگەڵ دایکم و لەگەڵ باوکما بە ڕەحمەت بێت چوون بۆ بەغا بۆ مەرخەدی شەعب القادری گەیلانی لەو سەردەمەیە ینی باو بوو بەڕاستی خەڵکی ناوچەکانی سلێمانی و خەڵکی هەرێمی کوردستان کە چوون بۆ بەغا سەردانی مەرخەدی شەعب القادری گەیلانیان نەکرد منیش بیرم نەزانین گەیلانی کوردە خەڵک ئەو وێنە بوو باوەڕ کە منیش تا گەورەش بووم هەروە مەزانی ینی بەتایبەتی مامۆستا مەلا عەبدولکەریمەوە بالضبط چکە ئەو لێ بوو من دوو جار ڕۆشتم جارێکیان بیرمەدانی ئەوە تقریبان 8 ساڵ 9 ساڵ بووم ینی زستانێکی زۆر سارد بوو زۆر کە ڕۆشتین ئەمە نووسیمەوە لە کتێبی ساتێ پێش بیرچوونەوەیە لەگەڵ دایکم و باوکمان دوایەوە تەوافیان کرد چوونە ژوورەوە ژوورەکەی ژوورێکی زۆر گەورە نەبوو خەڵکی زۆری لێ بوو ینی بیرمێ مامۆستا دانیشتە بووتر پرسیاریە کرد لە هەمویان باوکمی ناسی پێشتریان دی پرسیاری لێکرد خەڵکی منتیقەی هەڵابجە چی هەیە ئەرز و ئاو چۆنە ڕێگەوبان چۆنە لە خەڵکەکەی تریشی منی زۆر بەلام سەیر بوو لەو ڕۆژگارەیە کە ئەم پیاوە خۆ هیچم لە ئەدەبیات و شتانە نەئەزانی وا مەزانی بەس ئەمە زانایەکی کووردە و مامۆسایکی ئاینی کووردە لەم شوێنایە ئیتر ڕۆژگار هات و ڕۆژگار چووکە گەورە بوو اینجا تێگەشتم کە ئەمە مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس بوو هەموو جارێگەموت خۆزگای زەمن بگەڕایەتەوە بۆ ئێستا بچوومایەوە جاریتر بۆ مەرخەدی شەعب القادری گەیلانی مامۆستام ببینیایە و لە نزیکەوە یعنی پرسیارم لێ بکردایە قسەم لەگەڵا بکردایە ئێستا من لە دیوانەکانی نالی یا لە سالما یا لە مەحویە ڕۆحی مامۆستا بینم بەس وەکو ئەوەنەی خۆ لە نزیکەوە بینین دوای ئازادی عێراق جارێکە چوومە بۆ بەغا بەڕاستی ئەم جارە چوومە مەرخەدی شەعب القادری گەیلانی بەداخەوە ئەم جارە چوومە سەر زۆر باشە گوڵکۆکەی نەک لە خۆی مامۆستا کامەران ئەوەترێت مامۆستا مەلا عەبدولکەریم احتیمامی داوە بەو هونەرە میلیە کوردیانە و کوسیات چەمانە و ئەمانە ئەمە چۆن مامۆستا مەلا عەبدولکەریم ئەڵەن دەنگیشی خۆش بوو نەک ئەڵەن دەنگی خۆش بوو بەڵگە هەیە من هەر لە پەیجەکەی فەیسبووک شمە گۆرانیەکی سیات چەمانەمدا بڵاو کردەوە چەند دەقێکە بە دەنگی خۆی وتراوە بەڕاستی یەکێک لەو کەسانە کە لەو خۆتەزانی لەو سەردەما مۆبایل و شت نەبووە تەسووریان کردەوە گۆرانێکی خۆش ئەڵە سیات چەمانەیە ئەگەر هەڵە بم شعرێکی مەولەوی شاعیرە چامەیەکی درێژی مەولەویە کە گوێی لێگریت ینی دەنگێکی زۆر خۆش دەنگێکی زۆر یعنی کوردانە ینی هەڵگری ڕۆحیشی کوردانەیە لە ڕاستیە کە لە پرسیارەکەی جەناب تا باسی زمانە کرد ئەوەم بیر چوو کە باسیکەم ڕۆحی کوردانە زۆر مهمە حەزەکەم ینی بەشێک لە تەوەری چۆن یانی من پێم وایە ئەدەب ئاین هونەر ئەمانە لەگەڵ ئەوەی کە شوناسێکی ئینسانی هەیە کە مڵکی مرۆڤایەتیە بەڵام لەناو ئەمانەشە لەناو ئاینە لەناو ئەدەبا لەناو هونەرە ڕۆحی کوردانەی هەیە من پێم وایە بەشێکی زۆری ئەو کەسانی کە کارکتەری ئاینی بوون ئەو ڕۆحە کوردیان کوشتووە لە ئاینە زیاتر وەکو کولتوری عەرەبی تەعاملیان وەک چێ ینی قەدیمەکان یان تازەکان لە کۆنەکانیش لە تازەکان زۆرینیان وایە بەس لە کۆنەکان زۆر کەسە بوو من هەموو جارە نمونونەکانیان هێنمەوە پێشڕەوی ئەو ئاینە کوردیانە کە کوردیانە تەعاملیان لەگەڵ ئاین کردەوە مامۆستا مەلا عەبدولکەریمە شێخ محەممەدی خاڵە مەسەن عەلادین سجادیە سەیری بەرهەمەکانیان کە مەسەلەن بۆ نمونە عەلادین سجادی کە ڕەبتی نییە بە بەرنامەکە بەس هەر وەکو نمونەیە ئەوەنەی ئەو خزمەتی مێژووی ئەدەبی کوردی کردووە کەم کەسی تر کردوێتی مامۆستا مەلا عەبدولکەریم کتێبە دینیەکانیش بە زۆری شریعەتی ئیسلام و یادی مەردان ئەویش زمانێکی زۆر زمانێکی کوردی ڕاستە مامۆستا مەلا عەبدولکەریم بیرمان نەچێت قورئانی پیرۆزی تەفسیری کوردی کردەوە بەڵام ئەو تەفسیری نامی بەڵێ تەنانەت ئەو کتێبانەشی کە وەری گێڕاوە لەسەر شریعەتی ئیسلام هەر بە کوردیەکە کە تۆ ئیخوێنیتەوە هەستی
ئەو ڕۆحی کوردی ئەبینیتیایە و هەستەکەی ڕۆحێکی کوردی زاڵە وازانە دینەکە کوردی بزەوت هەستەکەی دینەکە کوردیە زانی کاک سۆران من کەسێکی زۆر ناسیۆنالیزمی نیم کە پێم وابی هەمووشت لە دەلاقی کورد بوونەوە بەڵام قەدەرێک هەیە ئەوەیە کە من بە کورد دروست بوو بەڵام زۆر مهمە من ئەگەر ئەدەبێکم هەبێت ئەگەر هوەرێکم هەبێت ئاینێکم هەبێت ئەم ڕۆحە کوردیت یابێت من پێم وایە بۆ ئاینی مەلا عەبدولکەریمی مودەڕیس بۆ ئاینی عەلادین سجادی ئاسانتر گەشتۆ بە خەڵک لەبەرەوەی ئەو ڕۆحە کوردیت یابووە بۆ ئاینی ئێستا بەشێک لە ئاینی ئێستا درەنگتر ئەگا بە خەڵکی خۆمان لەبەر ئەوەی کە ئەو ڕۆحە کوردیتیانە ئامادەیە بابێنە سەر بەشی ئەدەبی لەلایەنی ئەدەبیەوە ئاشکرا وەک خۆت باست کرد مامۆستا شەرحی شعرەکانی مەحوی مەولەوی ئەمانەی کردووە مامۆستا چۆن توانیوێتی ئەمە بکە هەر خۆی کردوێتی یا پرسیارێکی زۆر بەجێ خۆی هەموو جارێک ئێستا بە تایبەتی و هێمنی شاعیر یادی بەخێر بێ ئەم زاراوەی دایانە کە ناوی مەلا عەبدولکەریمی مودەڕیس بەرەی مەلا عەبدولکەریمی مودەڕیس و کوڕەکانی لە ڕاستیە نابێت غەدرجی لە کوڕەکانی بکرێت هەم کاکە حەمەی مەلا عەبدولکەریمی مودەڕیس هەم کاک فاتیح خی گەورە لە هەرسێکیان خۆش بێ و پلەیان باڵا کات ئەم سیانە بەیەک و ئیشەکانیان کردووە من جارێکیان ڕۆڤارێکمان کرد بۆ کاکە حەمەی مەلا کەریم لە دەستگای سەردەم ئەو کاتە من لەو گۆڤارە ئیشمە کرد مقابلەیەکی کاکە حەمەم کرد و پرسیارەم لێ کرد وتم مامۆسای ئیسان نەرێتێکی لە ئێستاە کتێب دوو کەس بەیەک و ئینووسن بەس ئێوە لەو سەردەما لە هەفتاکانە سێ کەس چۆن توانیوتانە ئەوە بکەن خۆی لە ڕاستیە کاکە حەمە باسی کرد وتی یەکەم شت اختیارەکانی نی باوکم بووە باوکم ئەوەی کردووە هەندێک شت من بۆم خوێندوێتەوە کاک فاتیح نووسیوێتی هەندێک شتیش خۆی سەرقەڵەمی نووسیوە ئێمە بۆمان تەواو کردووە کەواتە ئیشەکانی هەرسیشان بەیەکەوە بوون کە ئێمە باسی مامۆستا مەلا عەبدولکەریمەکەین باسی مامۆستا و هەردوو کوڕەکەیەکەین ئەگەر نمونەیە کە بۆ جەنابەت و بۆ بینەران بێنەوە دیوانی سالم ئەمە دێرینترین دیوانی بەتەمەنترین دیوانی شعری مامۆستا مەلا عەبدولکەریمە کە ساغی کردبێتەوە پێم وابێ لە سەرەتای هەفتاکانە دەستی کردو بە ئیشکردنە دیوانی سالمە مودەیەک دوای ئەوە وازی لێناوە دوای ئەوە هەتا نەوەدەکان ئیشی تیا کردووە وازی دوای کاک فاتیح ئیشی تیا کردووە بە ڕەحمەت بێ کاک فاتیح کۆچی دوایی کرد دوای ئینتیفاضە بوو دوای ئەوە ئازادی عێراق بوو کاکە حەمە هاتەوە بۆ کوردستان دیوانەکەی هێنایە چەند ساڵ ئیشی تیا کرد دیوانەکە چاپ بوو بە بەرهەمی هەرسێکیان لە بنکەی ژین بە سوپاسەوە چاپ بوو هەرسێکیان ئیشیان تیا کرد دوایش کاکە حەمە بەسەرا وەفاتی کرد یعنی زیاتر لە 40 ساڵ ئەم سێ کەسە بەس دیوانی سالم خۆشی باسی دیوانی مەولەویەکە ئەڵە دیوانی مەولەوی هەر نمونەیەکی خۆش ئەگەر کاتیە بێ بیجێڕمەوەڵەیە لە هەفتاکانە کە دیوانی مەولەویمان کۆ کردەوە و کاتۆکو ئێستا چاپخانە و کۆمپیوتەر و ئەدەواتی چاپنە بەڵات مودێکی زۆر خەریکی دەستنووس بووی کۆمان کردەوە و ڕێکمان خست و شعرەکانمان ماناکرد مامۆستا حازری کرد یای پێم بردمان بۆ چاپخانە دیوانی مەولەوی وتی دوای ماوەیە چاپخانەکە سووتە هیچ دەستنووسێکمان نەبوو دیوانی مەولەویش سووتە وەکو ئێستا نییە بڵێ لە کۆمپیوتەرەکەیە سەیڤم کردووە هاردێکی ئەڵێ باوکم جارێکتر دانیشتەوە دیوانی مەولەوی بەو تااقەتەوە دایڕشتۆتەوە اینجا ئەوەی هەر بینەرێکی بەڕێز هەر کەسێک دیوانی مەولەوی نەخوێند بێتەوە یعنی کتێبەکەی مامۆستا مەلا عەبدولکەریمی نەبینی من نازانێت چەند قورسە ئەوە یعنی ئەمەش جۆرێکە بەڕاستی لە موعجیزە پیاوێک کتێبێکی زۆر گەورە بەو تەمەنەوە دانیشێت بنووسێتەوە مانایکە ببیا بۆ چاپخانەکە پسووتێت دیوانەکە ئیشی پێوە پسووتێت یعنی ئەمە دوو نمونە بوو دیوانی سالم و دیوانی مەولەوی دڵنیام نالیش و هەموو دیوانەکانی تریش زۆر باشە لە ئەدەبیاتە شتێکی پێوترێ نامە نووسی مامۆستا عەبدولکەریم لەم بارەوە شتی زۆر وە من پێم وایە یەکێکە پرسیارێکی زۆر بەجێ دەست خۆش من پێم وایە یەکێکی تر لە ئەدەبیاتی زۆر باڵای مەلا عەبدولکەریمی مودەڕیس ئەم ئەدەبیاتی نامەیە ئیسا لە دنیای ئەدەبیاتی نامە بەهایکی زۆریە نەک لە ئەدەبی کوردیە لە ئەدەبی جیهانیشە خۆتە زانی ئیسا نامەی نووسەرە گەورەکان هونەرمەندە گەورەکان چەند وشەیەکە لە پارچەی وەرەقە بە هەزارها دۆلار ئەفرۆشێت مامۆستا ئیشی زۆر کردووە یەکێک لەو ئیشانی کە زۆر کردوێتی دوو کتێبی گەورەی بە ناوی یادی مەردان لە ڕاستی ئەمە بەشێکە لە ئیشکردنی کتێبەکەی من کە نامێکی یەجگار زۆری بڵێن نووسەران و هەم نردووی هەن بۆ شێخانی بیارێ بەشێکی تایە بۆ کەسایەتی ناودارەکان هەم هینی ئەوانە هەمینی خۆیەتی بەڵام ئەوەی کە من زۆر بەڕاستی مەراقمەوە تا ئێستا نەگەشتم بە ئەنجامێک هە لەسەر پرسیارەکەی جەنابە بیر لەوە کەمەوە مامۆستا نامەی زۆر نووسیوە بۆ خەڵک یعنی ئەم نامانە کەس نازانێت لەکوێن یعنی ئایا ئەو کەسانە ماون ئایا کەسێک
ئەتوانێت ئەم نامانە کۆکاتەوە بەڕێی من ئەمە ئیشی زانکۆکانە يعني خۆی نامەکانی بڵاو کردوتەوە بەڵ خۆی ئەوەی لەوە بەشێکی ناڵم لە یادی مردانە بەس مامۆستا خۆی نامەی نووسی و خەڵکی زۆریش نامەی بۆ ناردووە بەڵام ئەمە لە کتێبخانەکەی بەشی يعني هەر ئەو نامانەی بڵاو کردوتەوە کە بۆی هاتووە بەڵە بەس مامۆستا نامەشی زۆر بۆ خەڵک ناردووە لە یادی مردانیشە نامەکان هەموو هینی خۆی نین هینی بڵێن وەکو پێم وتی پیاوە عارفە گەورەکانە نامەی مەولانە خالیدە هینی شەخانی بیاریانی هی کەسایەتی زۆرە بەڵام نامە لە ئەدەبیاتە لەو سەردەمە بۆ ئێستا مانایەکی قوڵی هەیە یعنی دەیان نووسری عالەمی هەیە ئێستا توانم لە بەرنامەکەتە ئاماژە پێ بەم نامەکانیان وەکو کتێبەکانی ئەوواکرێت یعنی وەکو کتێبەکانی من خۆم چەند ساڵی لەمەوە پێش 2 بەرگی گەورەی نامەکانی شرکۆبیەکەسم کۆ کردەوە ئەو نامانی کە ناردبووی بۆ خەڵک نەک ئەوانی کە بۆی هاتبوو و ئێستاش ڕەنگە بەشی چەند کتێبێک نامەی مابێت بۆیە نامە زۆر گرنگە بەڵام مهمەکەی چی بۆ بەڕاستی نامە مەلا عەبدولکەریمی مودەڕیز لە هەفتاکانە بیری لەمە کردوێتەوە و بە سوپاسەوە چەند جارێک ئەم کتێبە چاپ بوو دوهامینیان لە دەستگای ئاراس یادی مەردان بە 2 بەرگ زۆر جوان و سەرنجڕاکێش بوو بەڕاستی ئاشکرا مامۆستا مەلا عەبدولکەریم سەر بەڕێبازی نەقشبەند لە ڕووی تەسەوف و عیرفانەوە چۆن مامۆستا هەڵسینگێنی مامۆستا لە یادی مەردانە زۆر ئاماژەی پیاوە من پێم وایە ئەمە 2 ئاڕاستەیە خۆشی هەر مامۆستا بۆ لە بیارە بەڵێ خۆشی لە بیارە مامۆستا بە دوایە توتە سلێمانی دوای چۆتە مەرقەدی شێخ عەبدولقادری گەیلانی هەتا مردن لەوێ بووە من پێم وایە ئەم 2 طریقەتە لە ئیسلامە و ئەم 2 طریقەتە بە تایبەتی لە کووردا دەرخەری 2 گۆشە نیگاکەن و دەرخەری 2 بینینی قوڵ ئەکەن بۆ مەبەست نەقشی و قادریە بڵێ مامۆستا خۆی زۆر ئیشی لەسەر ئەوە کردووە و لە ژیانی خۆشیە ئەو نەقشی ئەو تێڕوانینە ڕۆحانیە فەردانیە تاکە کەسیە لە ژیانی مامۆسایە تەنانە لە ژیانی کوڕەکانیشە بەڕاستی زۆر ڕنگدانەوەی هەبووە و کاکە حەمە هەموو جارێگەی یادی بەخێر بێت هەر لەم قابلەشە کە لە ڕۆڤار کردم و باسی کاڵێ باوکم وتوێتی پێش ئەوەی تاریخی نەقشبەندی لە زارا بێ لە کردارایە بەڕاستی پێش ئەوی بەدەم بڵێ باسیکەی لە کردار و لە تەسەڕوف و لە بیرکردنەوەیە بۆیە مامۆستا زۆر ئیشی لەسەر کردو لەوەش مهمتر بەڕاستی مامۆستا هەر لە یادی مەردانە زۆر جوان ئیشی لەسەر مەولانە خالید کردووە و من پێم وایە ناڵم هیچ کەس نییە بەس کەم کەسەیە بەقەو مەلا عەبدولکەریمی مودەڕیز توانی بێتی مەولانە خالید ڕۆح و کرۆکی ئەدەبیات و عیرفانی مەولانە خالید بە خوێنەر بناسێنێت ئەوە ژێکێکە لەو بیرکردنەوەانە بەڕێی من یانی مامۆستا کامەران شتێکمان بیر نەچێت مەکتوباتی کاکە ئەحمەدی شێخ مامۆستا مەلا عەبدولکەریم تەرجەمەی کرد خەریکم بڵێم ئەوەنەی وەکو مەلا عەبدولکەریم ناسراوە ئەنە وەکو کاکە ئەحمەدی شێخ نەناسراوە ئەو چۆن ئەوە پرسیارێکی زۆر جوانەوە پەیوەندە بە پرسیارەکەی یەکەمتەوە باوەڕەکەی من مەکتوباتی کاکە ئەحمەدی شێخ کە ئەی خوێنمەوە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیز يعني هەستم کرد کاکە ئەحمەدی شێخ ونەتیایە ئەمەنە بە زمانێک ئەزانی مامۆستا ئەمان باتە بۆ پرسیاری یەکەمە مامۆستا خاوەن زمانێکە خاوەن ستایلێکە لە زمان و نووسینە تەمان خۆش دەزانێ ئەمە بە ئەزمون پێیەگەیت تۆ ئەزمونێکی زۆری نووسینی نەبێ ناگەی بەمە کە من مەکتوباتی کاکە ئەحمەدی شێخ خوێنمەوە کە مامۆستا تەرجەمەی کردووە هەستەکەم یعنی مامۆستا خۆی نووسیوێتی هەستەکەم زمانی خۆیەتی بۆ ئەمەنە زمانێکی پاراوە ئەمەنە زمانێکی جوانە ئەمەنە زمانێکی سەرنجڕاکێشە ئەمەنە نزیکە لەو ستایلی کتێبەکانی خۆی پێنووسیوە خۆ تەزانی مامۆستا لە بواری شریعەتە لە بواری ئەدەبیاتە لە بواری شیعرە لە بواری سۆفیگەریە لە بواری فقی ئیسلامیە لە بواری تەفسیرە لە زۆر بوارە ئیشی کردووە بەڵام ئەگەر بە من بڵێ یەک شت بدۆزەرەوە یەک هێڵ بدۆزەرەوە هەمویان بەیەکەوە بەسێتەوە بە بڕای من زمانەکەیەتی مامۆستا کامەران یەک شت کە بەلامەوە گرنگە مامۆستا لەگەڵ هەموو ئەو زاناییە ئەو تەبەحوری لە علومی ئیسلامیە دوو شت کە سەرنجی ڕاکێشەوەم ئەو کرانەوەی ئەو پیاوە بینم یەکەم مووقفی لە کوڕەکانی بە تایبەتی کاکە حەما دومیش مووقفی لە نەورۆز کاکە حەما ئاشکراز دائما حیزبی شیوعی بوو ینی شیوعی بوو لەگەڵ ئەوش زۆر هاوکار بوون زۆر هەماهەنگ بوون زۆر ڕۆژێک لە ڕۆژان نەمان بیستوە مەسەن تەکفیریکایە دەریکە لە ماڵەوە کوڵتەوە کافری نەورۆزیشی وا سیر کردو کە جەژنە یادێکی کوردیە کە پێویستە بکرێتەوە شتێکی ناشەرعی نییە ئەو چۆن دوو نمونی زۆر جوانێنایەوە من لە دومیانەوە دەست پێەکەم لە نەورۆزەوە لە ساڵی 1990ەوەیە لێکی لە ژمارەکانی عێراقا
یەکێ لە سوحفێ زۆ بەناوبانکان مقابلەیەکێکە لەسەر ئاگری نەورۆز من ئەو کاتە عمری 9 ساڵیشە بەڵێ طبعا ئەو بە نوعێک طبعا لە بەغا دەرەچێت و لە نەوەدەکانە کە بیری ناسیۆنالیزمی عەرەبی و بەعسیزم لە ترۆ بکا بووە مقابلەکە کە خوێن بۆ من لە ڕاستیە ئەو ڕۆژنامەیەم دەستکەوت بە سوفە ئەو کاتە ینی من تازەجی دەستم بۆ چەند ساڵی لەمەوە پێش 4 ساڵ لەمەوە پێش کە خوێندمەوە سوحفێکە وا پرسیاری لێکات ئەوێت نەورۆز بەستەوە بە ئاگر پەرستیەوە نەورۆز بەستەوە بە بیدعەیەکەوە کە ئەمە هاتووە جی دینەوە نمونێکی زۆر جوانێنێتەوە ئەڵە نا چۆن جژنی ئاینیمان هەیە کە جژنی نەورۆز و جژنی ڕەمەزان و جژنی قوربانە نەورۆزیش بۆ نێکی ئاینی وەکو هەموو نەتەوەکانی تر جژنێکی نەتەوەیە نمونەیە گەێنێتەوە ئەڵە لە سەردەمی عەلی کوڕی ئەبوو تاڵبە نەورۆز کراوە لەو سەردەمان ئەڵێ شیرینیان بەخشیوەتەوە ئیمامی عەلی پرسای کردو ئەوە چییە؟ ئەڵێ ئەوە کوردەکانن ئاهەنگێکیانەیە ئەڵە چی ئاهەنگان ئەڵە ناوی نەورۆزە و شیرینیە بەخشنەوە دوو ئامانجانەیە یەکەم ئامانجانەوەیە کە ئاگرەکەنەوە کە ئەڵەن ئەوە سەرما تەواو بوو وەرزی بەهار هات زەوی و زار و سروشت ومانە سەوزە بێتەوە دووەمیشان گزارش دەکەن لەو خۆشی و ژیانەوەی خۆیان ئەڵێ ئیمامی عەلی پیانەڵە ئەمە قسەی مەلا عەبدولکەریمی مودەڕیسە ئەڵێ پیانڵە زۆر باشە با من شیرینیەک بخۆم پیان بڵێ بەردەوام بن ئەم ئاهەنگە بەردەوام بکەنەوە ئەم جژنیان یاد بکەنەوە بەردەوام ئەمە پەیامێکی زۆر گرنگە تەمە سوحفەکە پێی ناخۆش بێ هەر پرسیاری تری لێکە ئەم هەر ئەیبەستێتە بۆ کە ئەمە ئازادی کورد خۆیەتی و ئەمە جژنێکی نەتەوەییە و ئەمە هیچ ڕەبتی بە ئاگر پەرستی ئەوانەوە نییە تەواو من تەرجەمەم کرد چەند ساڵ لەوە بەش دام بەزان زۆر بڵاو بوویەوە زۆر باش پرسیارەکەی تر پرسیاری دومیان ببوورە کاتمان زۆر نەماوە باشە ببوورە دومیان ئەوەی کاکە حەمە ئەمەش بەڵگەیەکی ترە لەسەرەوەی کە ئەم پیاوە کەوتم وەکو یەکێک لەو تەریقەتانە کە نەقش بەندی بۆ کە لە ژیانی خۆیان تەطبیقی کردووە ئەویژە بۆ کوڕەکەی حیزبی شوعی بوو بە دووش زۆر پێچەوانەیان بووە 180 لە پێچەوانی خۆتە زانی شوعیەکان لەو ڕۆژگارە پێچەوانی بیری ناسیۆنالیزمون کە نەورۆز دووهەمیان بە ئاینەکەی مامۆسا بەڵام مامۆسا من نمونەم زۆر لایە کە کاکە حەمە خۆی بۆی جێڕاومەتەوە و نەشریشمان کردەوە بەڵامیش بێتەوە لەسەرەوەی کە ئەم شوعی بۆ ڕۆژە لە ڕۆژان باوکی بیناری نەکردووە پێی نەوتووە باوکی حەزی کردووە هەرچە کاکە حەمە خۆی فەقیه بوو لە فەقیهەتی و بێگەشتووە حەزی کردووە لە مەرقەدی شەعب القادری گەیلانی لەگەڵ خۆیان بێ بەڵام ئەو ئازادی یاوە پێی کە خۆی جیاواز لە مامۆستا مەلا عەبدولکەریم بیرکاتەوە ئەمە بۆ من مانایکی زۆر قوڵی هەیە پیاوێکی عەلامە زانا عیرفان پیاوێکی وا گەورە کوڕەکەی وا بیرکاتەوە و بەڵام ئازادیشی باتێ زۆر سپاس ماندومان کردی مامۆستا وەرن بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵقەیەکی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ